بە درێژەی ساڵانی دوای ڕاپەڕین و پێکهێنانی پەرلەمانی کوردستان دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام کاریان بۆ بێڕۆڵکردنی پەرلەمان وەلاخستنی کردووە. لە دوای دەستبەکاربوونی کابینەی نوێمی شەوە پارتە پێکهێنەرەکانی کابینەکە لە ئاوڵی جددیدان بۆ دەستەمۆکردنی پەرلەمانی کوردستان و لە قاڵبدانی چالاکیەکانی و ئەمەش دەستەیەکی گوێڕاڵی سەرۆکاتیان بۆ هەڵبژارد. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کە لە ماوەی یاسایی خۆی دابوو لە ژێرفشاردا نەیتوانی دەست بۆ بابەتە سیارەکان ببات و لەو کاتەوەش ماوەکەی بەسەر چووە تەواو و بێبەها کراوە و دوایین بزمار لە تابوتەکەی دراوە و بارپرسان وەکو کاڵایەکی ماوە بەسەر چوو مامەڵەی لەگەڵ دەکەن. هەر فراکسیۆن و پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆنی شەنگاوی باڕاستەی کاراکردنی پەرلەمانتار نابێت لە بەری پشتیوانی لەلایەن سەرۆکاتی پەرلەمانەوە پشتی لێکراوە. ئەنجومەنی وەزیرانە بۆیە داوا لە سەرۆکایەتی پەرلەمانەکەی جەخت بکەن و داوا بکەن کە ئەو پرۆژانە بێنە پەرلەمان. باپەی راپۆرت و پێوەرە تایبەتمەندەکانی یەکێتی پەرلەمانتارەکانی جیهان IPU پەرلەمانی ماوەبەسەر شوێرێم بە شتانێکەوە خەریکراوەکە ئەرکی دووەم و سێمی خۆشی نییە لە کاتێکدا هەرێم چەندین کێشەی بنەڕەتی هەیە. سەرۆکاتی پەرلەمان لە جێی بەدەمەوە چوون و چارەسەرکردن و باسکردنیان لە دانیشتەکاندا سەرقاڵی ناردنی پەیامی پیرۆزبایی و هاوخەمی و یادکردنەوەی جۆرا و جۆرن. لالایەکی دیکەوە باپی بە دواداچوونەکانی پێیام تەنها لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەریەکە لە سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمانی کوردستان بە جیا و باوبەشی 8 پەیام و ڕاگەیەندراویان بڵاو کردوتەوە کە تەنها یەکێکیان باس لە دۆخی سیاسی و ڕێکەوتنی فراکسیۆنەکان دەکات لەبارەی هەڵبژاردنەوە. حوتەکەی دیکە پەیامی پیرۆزبایی و یادکردنەوەن. هاوکات با پێی راپۆرتێکی ئینستیتوتی پەی سەرۆکاتی پەرلەمان لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 11 پەیامی ڕاگەاندووە کە پێکاتووەلا 8 پەیامی پیرۆزبایی، 2 پەیامی ئیدانا، 1 پەیامی نیگەرانی. ئەمە لە کاتێکدا زۆر پرسی گرنگ هەبوون پێویست بوو پەرلەمان هەڵوێستیان لە بەرامبەردا وەربگرێت. با پێی راپۆرتە ئەندامانی دەستەی سەرۆکاتی لە ماوەی 6 مانگدا 37 پەیامیان ڕاگەاندووە کاتێک ڕانبرێتین لە 19 پەیامی پیرۆزبایی و 11 پەیامی هاوخەمی، 6 پەیامی هاوخەمی بە بۆنەی پرسەوە، 1 پەیامی سوپاس و پێزانین بووە. تەنانەت لە ڕوویاستان بە ئەنجامدانی کۆبوونەوە ڕۆتینیەکانیشەوە سەرۆکاتی خولی پێنجەمی پەرلەمانی ماوەبەسەر کوردستان نەیتوانیوە بارکی خۆی هەڵسێت. بەم پێی پەرلەمان لە 16 یانزەی 2018 تا 28 دوای 2023 کە دەکاتە ماوەی 4 ساڵ و 3 مانگ و 24 ڕۆژ تەنها 114 دانیشتنی کردووە لە کاتێکدا بەپێی پێڕە و پێویست بولانی کەم 331 کۆبوونەوە ئەنجام بدات. ئەمە جگەلەوەی با پێی راپۆرتێکی تایبەتمەند ئەم دەستەی سەرۆکاتیە نەیتوانیوە هیچ دانیشتێکی پەرلەمان لە کاتی دیاریکراوی خۆیاندا وەک لە بەرنامەی کاردا هاتووە دەست پێ بکەن بەڵکو سەرجەمیان دوا کەوتون. قسەکانی ڕاگیراوە ئارام بن.